NRT بەردەوامە لەسەر بڵاوکردنەوەی زنجیرە راپۆرتەکانی لەسەر سەرفکردنی دایەتی شیرینی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەبێ گەڕانەوە بۆ یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان و چاودێریکردنی چۆنێتی سەرفکردنی ئەو داهاتانە لەلایەن چاودێری داراییەوە. لە راپۆرتەکانی پێشوودا NRT سەلماندی کە سەدان ملیۆن دۆلار لە داهاتی نەوت سەرف کراون بەبێ ئەوەی پرۆژەکان دیار بێت و بوونیان هەبێت. بەڵگەی ئەم جارەش سەرفکردنی داهاتی شیرینی نەوتە بۆ ڕێکخراوە ناحوکمیەکان. بەپێی راپۆرتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم لە ساڵی 2013دا بڕی 1 ملیۆن دۆلار لە پارەی شیرینی نەوت بۆ ناوەندی کلتوری کوردی لە پاریس سەرف کراوە کە ناوەندێکی کلتوری نزیک لە پارتی دیموکراتی کوردستانە. بەپێی زانیاریەکانی NRT ئەو ناوەندە پارەکەی بۆ کردنەوەی کەناڵێکی ئاسمانی وەرگرتووە، بەڵام بەهۆی نەبوونی بودجەوە لە ئێستادا ئەو کەناڵە ئاسمانیە وەستاوە. بەپێی بەدادەچوونەکانی NRT دەرکەوت داهاتەکانی شیرینی نەوت کە لەلایەن حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتەکانەوە سەرف کراون لەلایەن دیوانی چاودێری داراییەوە پێداچوونەوەی بۆ نەکراوە و نازانرێت وردەکاریەکانی سەرفکردنی چۆنە و پشت بە چی یاسا و ڕێسایەک بەستراوە بۆ بەخشینەوە و سەرفکردنی ئەو پارانە. NRT لە زنجیرەیەک راپۆرتدا و بە کۆمەڵێک بەڵگەنامە داهاتی نەوت و چۆنێتی سەرفکردنی و دیارنەمانی بەشێک لەو داهاتانە بڵاو دەکاتەوە کە داهاتی شیرینی نەوت و گرێبەستە نەوتەکانە و بەڕەکەی بە 12 بۆ 15 ملیارد دۆلار مەزەندە دەکرێت.